دایە نازانێت کوڕەکەی هاکو چەنی چەند ساڵە خەوەردار نەبێت. زێوەگەی عێراق خەوەرداری هیچ قسە ناکرد، خۆسەداری کوڕی شیرینی ها لە باوشی هیچ وەختی ناچێ باوش داڵگی. لە مێژووی پڕ لە کارەساتی کورددا هەندێک تاوانی گەورە و دڵهەژێن ڕوویان داوە لەلایەن داگیرکەرانەوە لە بەرابەر گەلی بێبەش و زوڵم لێکراوی کورد کە کار لەسەر دڵ و دەروون دەکات و بۆ هەتایە جێگای لە دڵدا دەمێنێتەوە و دەبێتە بەشێک لەو مێژووە تاڵی کە تەنانەت باسکردنیشی وەک چیرۆکێکی خەمهێنەری ئەفسانەیی دەچێت و لە بیرکردنی دەبێتە کارێکی ئەستەم. یەکێک لەو تاوانە دیار و بەرچاوانە کوشتنی بە کۆمەڵی کوردە فەیلیەکان بوو لەلایەن ڕێژیمی بەحسی مرۆڤ کوژەوەکە دەیهەویست نژادی کوردی فەیلی بە تەواوەتی لەناو ببات. بە سەدان و هەزاران پیر و لاو و مرۆڤی بێتاوانی کردە قوربانی خواست و ئارەزوە گڵاوەکانی خۆی. ئەو کوردە فەیلیانەی کە لەژێر دەسەڵاتی نگریسی سەدام حوسێندا خۆیان ڕزگار کردووە و پەڕێوەی هەندەران بوون، ئەمڕۆکە ژمارەیەکی زۆریان لە وڵاتی سوێد نیشتەجێن. کوردە فەیلیەکانی پەڕێوەی هەندەران بۆ پاراستن و گەڕاندنەوەی ئەو کولتورە کوردیە ڕەسەنەی کە هەیەە و پەرەپێدانی و نەسڵ بە نەسڵ گواستنەوەی لەناو کورددا لە ڕێگای جۆرا و جۆرەوە لە هەوڵی ئەوەدان کاری بۆ بکەن. هەر بەو بۆنەوە کوردانی فەیلی دانیشتووی وڵاتی سوێد لە شاری ستۆکۆڵم بڕیاریان داوەکە هەموو ساڵێ ئاهەنگێکی کللتوری بجێڕن بۆ نیشاندانی ئەو دابوونەریت و کللتورە دەوڵەمەندەی خۆیان و ناساندنی بە دنیای دەرەوە. لە شاری ستۆکۆڵم شەو ئاهەنگێک لەلایەن یەکێتی دیموکراتیکی کوردی فەیلی و ڕێکخراوی ژنانی فەیلیەوە بەڕێوە چووکە پێکاتبوو لە چەندین بەرگەی جیاواز. سەرەتایی ئەو ئاهەنگە بەڕاگرتنی خولەکێک بێدەنگی بۆ گیانی پاکی شەهیدانی فەیلی و سەرجەم شەهیدانی کوردستان دەستی پێکرد. پاشان چەندین پەیام و هۆنراوە و گۆرانی جوان و ڕەسەنی کوردی پێشکەشکران. هەروەها شوێنی بەڕێوەچوونیەوە ئاهەنگە بە کەرەستە و کەلوپەلی کولتوری کوردی فەیلی ڕازابووەوە. سەبارەت بە گرنگی و دیاریکردنی ڕۆژی کللتوری بۆ کوردانی فەیلی لە دەرەوەی وڵات و کاریگەری ئەو ڕۆژە بەڕێز دکتۆر مەجید جەعفەر بەم شێوەیە بۆ ماندووە. ئەمڕۆ ڕۆژی کللتوری کوردی فەیلیە پارساڵ دەست پێ کردیم چونکە مەعنی بوو ڕۆژی کللتوری عێراقی بوو بەداخەوە داوەتی ئێمەیان نەکرد وەکو ئێمە لەمانە. ئەم ساڵی دووەمە باشترە خەڵک زیاترە. هەدەفی مەبەستی ئێمە لەم ڕۆژە زمانی کوردی لەبیر نەچێ چونکە گەنجەکەمان عەرەبی نازانن، کوردی لە ماڵە، سویدی ئەزانن، وردە وردە ئەکەونە ناو کۆمەلگای سویدی. فەیمە حەزەکەی من کولتوری خۆیان زمانی خۆیان هەویەی کوردی خۆیان لەبیر نەچێ. ئەمە هەوڵەکە لە ئەو هەوڵانەدا هەوڵماندا کتاوی چاپ بکەین ئەمل زمانی کوردی بە لەهجەی فەیلی و بەجووری تریش هەوڵە دەیم زیاتر لەگەڵ گەنجەکان. باوەڕەکەم لە ناو گەنجەکان تەئسیرێکی زۆر بوو چونکە ئێستا گەنجەکان خۆنیان گەرمە حەزەکەن بە کوردی قسێ بکەن بە کوردی فەیلی. ڕەخنەمان دەگرن ئەگەر کەسێ بە عەرەبی قسێ بکە و بە کوردی نەڵێت ئەم چیشتە چییە؟ مە هیواداری من لە هەموو وڵاتێک لە هەموو جێگای کوردی فەیلی هەیە ئەم ڕۆژە ببێت.
حکوومەتی داگیرکەر و مرۆڤ کوژی سەدام حوسێن بۆ لەناوبردن و سڕینەوەی ناسنامەی کوردی ژمارەیەکی زۆر لە کوردە فەیلیەکانی ئەنفال و بەچەکی کیمیایی و قەدەغەکراو لەناوبردن و ژمارەیەکی بەرچاویشی بە زۆرەم لێ لەناو خاکی خۆیان دەرکرد و ڕەوانەی وڵاتانی بێگانەی کردن. ئایا حکوومەتی نوێی خاوەن دەسەڵات لە کاتی ئێستادا لە عێراقی فدراڵ توانیویەتی چ بۆ ئەو کوردە فەیلیە خاوەن مێژووە پڕ لە کارەساتە بکات؟ حقيقة هناك قرارات صدرت من رئاسة الوزراء فيما يتعلق في الحقوق الأكراد الفيليين في العراق بعد أن جرد درباري مافين كردن فيلي ده هناك بريار جي سروكاتيا وزارة الدرچون جبركو الرجيم صدام ناسنامه و بلگهن كردن فيلي جوانستانده بون بريار درچو كو حكومتا فدرال آسانكاري جي كردن فيلي ربكه مبریا خو تکلی به دزگاه و هزین سیاسیین کرد و ین کردین فعلی ردانین که سردانا بالیوسخانه بکن و با آسانی بلگه ها جمعور گرن. گله کس هنه که بشک جملک نوان لوان وگریا. لیکیشک ها او کردین فعلی ین دخوازن وگرن سر مال و ملکن خو جهک نینه کلی بجین. و وگراندنا ملک بخوشی بویا کیشه. پرانیا وان کسان نها نشتجی اوروپا نه. وجبر بیروکراتیه و سرگیجی دست جی پیواجویا وگراندنا ملکان برددن. لی عمل بالیوسخانه عراق السویده آلیکاری دکن و هر کردکی فعلی کو بکاره دشاهدان بخار وینه جبو کو ناسنامه‌وی تکز بکن ام بلگهان دنوان. گله کردین فعلی اوین بزوره هاتوونه درخستن بو ایرانه دریا بالیوسخانه عراق لتهران را بلگه بدست خستن و گریان و ملکی خو وگراندن. لی بشک هیا کن نکاره ناسنامه خود تکز بگه او لإیران و لأوروپا جیهانه. لی دیسا جی تیرد که کمروف دو کسان بینه جبو تکز کرنا ناسنامه. و العراق دادگاه که تایبت هیا مروف دکاره لور گلی خوب که. هر وها وزارتا کوچبریه و کوچگیریان دوی وارد آلیکاریت که. هەر لە پەیوەندی لەگەڵ گەڕاندنەوەی مڵک و ماڵ و سەروەت و سامانی لە دەستچووی کوردە فەیلیەکان لەلایەن حکوومەتی نوێی عێراقەوە و گەڕاندنەوەی ناسنامە بۆیان بەشدار بوانی ئەمە هەنگە کولتوریە بەم شێوەیە دوان. زور سخته که هر کسی اچید او را مشکلاتی زور هیا مشکلاتی سکنی هیا هر کسی اخوازی بچی مالی بوات او مثلا شهادگی بوات او حتی اقل یک سال طول کشی تا جنسیگی بدنه بی مثلا یا شهاده جنسیگی تا ثابت بکا که خوی لعراق بیا چوت ما بت هموی دوکیومنتس يعني هموی تشتكاني که ثابت بکا تو یک انسان المان بردن وقتی سوق من کردن يعني ابرين كل ما كردن خمانو يجلقي كلا ورماني درمان كردن العراق فأو أخوازي سكنينية أو حكومة تشيدا سكني تعويضنية جني كرد زور تأثير بها أو يكي باوكي مردقة دايكي مردقة هيتشي لو باريكي أداني ريكسك أيتو كسي مليون نظام دوانزا مليون ليجي أري مثلا مادي 140 على أساس هيتشي كيش كرد نارسي كي نشو ديري نباوك ديري نبدالك ديري نكسك ديري واخوي يعني امثله زور حسن لي امشين اياملي وحقيقتي بخواز بجم تعويضاتك مثلا بعضي لما الله لقمان امنا نبردي من دانيبمان يا بنايه كرياغا عمارتي قتي كرياغا مو باري عمارت كيني كسينيري او تعويض يعني لدو 2006 تا استا تعويض يمن ندانا وقتك تعويض ادن وقتك بارغي كمي والله ببيع مجاملة هيش ما نبغى نكرهها استا ببيع يعني من طبعا من اوروبا مثلا هناك العراق من الجيش لو انا دو شهيد مهيا كخشكو برا لقال دوانزا كوري خال وكشي خال شهيد كراون هيش ما نبغى نكرهها شهيد كان من ك 20 كم 20,000 شهيد نين هيش ما نبغى نكرهها هيش تكريمي كان نبغى نكرهها حساب الشهيد نكراون يشتا زور يعني ظلمان برا كتايستا هيش ما نبغى نكراوها اوج رازنيا هەر وەک دەزانین زۆربەی کوردەکانی بەشە جیاجیاکانی کوردستان بە چەندین لەهجەی جیاوازی کوردی قسە دەکەن و گەلی کورد بە شێوەیەکی گشتی لە بواری کولتور و دیالێکتەوە گەلێکی دەوڵەمەندە. زۆربەی ئەو کوردانە هەوڵیان داوە لە ڕێگای کردنەوەی قوتابخانە و شوێنی کولتوریەوە دیالێکتەکەی خۆیان بپارێزن و تا ڕادەیەکی زۆریش سەرکەوتوو بوون.
کوردە فەیلیەکانیش لە کاتی ئێستادا لە هەوڵی پەرەپێدان و زیندوو ڕاگررتنی ئەو دیالێکت و کللتورەی خۆیانن لە ڕێگا گەلی جیاوازەوە. شتێکی زۆر گرنگە و زۆر زەحمەتە بگەینە مەرحلێکی زۆر باش بەسەوەی کە ئێمە توانیمان زانیمە کە شتێکی ڕاستە لە ئەوروپاوە دەست پێ بکەین کوردە فەیلیەکان لە ڕێگەی تەواصل اجتماعی نەتوەرک فەیسبوک ئەوانە محاولەمان کردووە کە مەسەڵەن ئەو زمانەیە ڕووناچی بخینە سەری کە خەڵک بزانێت کە ئەمە قابلە بۆ اندثار ینی نامێنێتەوە بۆیە ئەو هەوڵە ئەمە دوام جارە ئەیکەین ئەم ساڵ لە ساڵی پێشوو باشترە و تەمەن ناکەین کە بەرەو باشی بڕوات و ئەم زمانە شەرینە کە لە بەخچەی زمانە شینە کوردەکانە لە بێن نەچێتەوە. بە درێژایی مێژوو گەلی کورد بۆتە قوربانی سیاسەتە گڵاو و داگیرکەرانەکانی دەسەڵاتدارانی کوردستان، بەڵام بەهۆی لێهاتووی و سەردانە نەواندنی کوردەکان و ڕاوەستان لە بەرامبەر دوژمناندا و سووربوونیان لەسەر ویست و داخوازەکانیان وای کردووە کە داگیرکەران بە چۆکدا بێن و تا ڕادەیەک بتوانن داخوازەکانی خۆیان وەدەست بێنن. ئاوارە هەورامی کوردستان تیڤی ستۆکۆڵم.